پاراستن لە ڤایرۆسێ کۆرۆنا دەبێت یەکەم جار جیرانێمە دەوڵەتی ئیرانێ گرتی دەبێت دەروازە قەپاتکەین و دەمام کە بێخینە سەر دە و دفنێ و خانێ دەروە نەخۆین دەستی خۆ جوان بشۆین و داک و دیر بینە و ڤایرۆسەی بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی کۆرۆنا کە وەرزی کە ئێستا بڵاو بوویتەوە پێم باشە کەوا خواردنی دەرەوە نەخورێ بە تایبەتی ئەو سەوزە و میوانێ کە باش بشورێتەوە هەروەها لە دەمچاوکردنی دەمامک زیاتر ئیحتیمام بە خۆمان بدەین و ڕۆژانە دەستمان بشۆوین و خۆمان پاک و خاوێن ڕابگرین و دەمام چی پێویست بەکار بهێنین و هەروەها پێویستە لایەنی پەیوەندیدار کە زیاتر فڕۆکەخانەکان ئەوەی کە زیاتر ڕێکارەکان بگرێتە بەر و هەروەها سنوورەکانیش لەگەڵ وڵاتانی دراوسێ بپارێزیتن.